سینگلەکان هیوادارم بەزووترین وەخت بکەونە خۆیان ببنە خێزاندەر. ئەگەر باسێکی ئەم قوتابیانم بۆ بکەیت کە دوای دابڕانیی زۆر لە خوێندنەوە دووبارە گەڕاونەتەوە. بەڕاستی نەهێشتنی خوێندەواری ئەرکێکی پیرۆزە و ئەرکی هەمومانە کە بتوانین ئەو کەسانەی فرسەتە لە ڕوخسار نەبووە لۆیان بڕوخسێنین بیان گەڕێنینەوە ڕۆناچی معریفەت و زانین و زانستی بیان گەڕێنینەوە ئەو شەباشانەی کە دەزانن زیاتر بزانن بتوانن خزمەتی خۆیان بکەم بە زیاتر بە فێرکردن و بە فێربوون. بەڕاستی کۆمەڵ پێویستی بە هەموو شتەکە دەبێ ئێمە هەمومان خۆبەخش بین لۆ چاکردن و ڕەوشەنکردنی ئاستی خۆمان چ بە زانست بیت چ بە کار بیت چ بە کارزانن بیتن. یەک ئەوەش بنکەینە خوێندەواری ئیوەیە کە بتوانین شانازی پێ بکەین چونکە ئەو کەسانێک کە فرسەتیان لۆ نەڕوخسایە ئەمە بتوانین فرسەتی شکیان بدەینێ و ئەوانیش ئومێدەوار دەبن و جوان بەخش دەبن و دەتوانن باشتر خزمەتی خۆیان و کۆمەڵیان بکەن. دکتۆر جان با پرسارەش لێ بکەم هیچ شعر یان کتێبێکی نوێ لەبەر ئێستا کتابم هەیە يقول المعلم سێ نوسخەی دیکەیە دەبێتە 12 کتاب. بەێ هەیتم کتابە باسی دەکەنەوە باسی فەلسەفەی مامۆستایەتی دەکاتی. مامۆستا دەبی صفاتی کوبی مامۆستا دەبی ئەرچی سبی مامۆستا دەبی شێوازی تەسەڕفی کوبیتن چۆن بتوانانی ببیتە ئینسان چی ڕەوشن حتا مرۆڤی ڕەوشین لە بن دەست دەربسی. باشە مامۆستاگەیان ئەی بۆ سینگلەکان چیت هەیە؟ سینگلەکان هیوادارم بەزووترین وەخت بکەونە خۆیان ببنە خێزاندەر. باشە لەو کاتەدا ئێستادا هیچیان چۆن بیکەن چی بکەن لەو کاتێک کە مەسەلەنا تۆزە بارودۆخیژان ناخۆش بارودۆخ علاقەتی نییە. خێزاندانان ئەرکەکە لەسەر دەبی بیکەیت هەر کەسێک لەسەر ئاستی خۆی ئیوەی نییە بلێ نیتم ماڵ و حاڵ نە هەر وەختێک بتەوێت دەبیتن بەڵام ئەوەندە بەعقل و معریفەت بتوانی هاوتاچی خۆت ببینیەوە. سوپاسان دەکەم.